ئەو پیاوەی نەپارە و نەدەسەڵات نەیتوانی لەبەرەی خەڵک دەری بهێنێت چۆن بە بێدەنگی و دوور لازومی کامێرەکان شارێکی لەژێر فشاری نێودەوڵەتی و هەرێمی و تەنانەت ناوخۆییش دەرهێنا و شاری گەیاندە لووتکە و باسیشی ناکات. ئەو ئاوات محەممەدە قایمقامی سلێمانیە وێڕای ئەو فشاران نێودەوڵەتیانەی لەسەر فڕۆکەخانەی شاری سلێمانی هەیە و وێڕای ئەو فشارانەی دەسەڵاتدارانی پارتی لەسەر شارەکە دروستی دەکەن. وێڕای فشاری ئەو گروپانەی دژی شارەکە چەندین ساڵ جارێک دروست دەکرێن بەڵام ئەو توانی بە بێدەنگی داتای ناوازە تۆمار کات. ئاوات محەممەد ساڵی 1966 لەدایک بووە، دۆستی کاسبکار و هەژارانە، دوژمنی فێڵبازان و کاری نایاساییە، پیاوێکە شەو ڕۆژی وەکیەکە بۆ خزمەتی خەڵک و شارەکە. لەو ساڵانەی قایمقام بووە توانوێتی ئامار و داتای سەر سوڕهێنەر تۆمار بکات. چیرۆکێ بوو کەسێک بوو تەلەفۆنی بۆ من کرد، دەستی کرد بە گریان، منیش تەواو دڵم پڕ بوو لەگەڵیە. وتی کاگاوات من ژیان و معیشەتی ماڵ و مناڵم لەسەر کارتۆن کۆکردنەوە بووە، ئێستاوە خەریکە هەمومان لە ماڵەوە لەبەر سامری. ئەم بە ئێستاشەوە منە و کەسەم نەبینی. ئەمە شتێکی زۆر زۆر ناخۆش و ناڕەحەتی لای من دروست کرد. ئیتر ئەوەی لە توانامان نابوو کردمان بۆ کەسب. قایمقامی سلێمانی باسی چەند پرسێکی گرنگ دەکات لەسەر سلێمانی لە ڕێی 44 لیژنەوە. قایمقامی سلێمانی توانیوێتی چاودێری بازاڕەکان و دۆخی تەندروستی شار کۆنتڕۆڵ بکات. ئاماری سەرپێچیەکانی تەندروستی و بازرگان و خواردنگەکان لە ساڵانی ڕابردوودا بەدەیان هەزار سەرپێچی بوون، بەڵام ساڵ بە ساڵ بەهۆی کۆشەکانی ئەو پێشمەرگەی پاراستنی شار کەم بووەوە. بە شێوەیەک ساڵی 2023 زیاتر لە 10,000 سەرپێچی تۆمار کرابوو، بەڵام لە ساڵی 2024 ڕێژەکەی کەم بووە بۆ کەمتر لە 7,000. لە 7 مانگی سەرەتای ئەم ساڵیش کەمتر لە 400 سەرپێچی هەبووە. هەرچیمان کردبێت بۆ خزمەتی شارەکەەوە بۆ خزمەتی خەڵکی خۆمان کردووە و هیچ شتێکی زیامان نەکردووە. بەعکسەوە زۆر کارگرەی لە خۆمانەکەین کە پێویستە زیاتر بکەین و چەند بکرێت زیاتر لە خزمەت خەڵکا بین، لە خزمەت جێبەجێکردنی ئەرکەکانە بین. هەر ئەمەنیە خزمەتەکانی ئەو کوڕەی شار باڵکو و خەمی شەقام و کۆڵان و بازار و شاخ و دارستانی شاری سلێمانی لە کۆڵناوە و بە شێوەیە کاتە چیای گۆیژە ئاگری لێکەوتەوە لە خەمی ژینگەی شارەکەی بە کوڵ گریا. بەرێکی بەرپراوانی زۆر سووتە. ببوورە کاگەرم شەنێک سوتاوە چی سلێمانی ئەی شاری منداڵی ئەی شاری گەڕی ڕەندی بکرێ بۆ وەرپرسە هەرە دەست پاکەکان. ڕەنگە ئاوەتی قایمقام لە ڕیزبەندی هەرە پێشەوە بێت، چکە تا ئێستا کەس نەیتوانیوە دەستی تۆمەتی گەندەڵی و بەهەدەردانی بۆ درێژ بکات. راپۆرتەکانی دەستەی دەستپاکی شاهێدی ئەو ڕاستیان کە ستایشی کارەکانی دەکەن. ئەو هەمیشە خۆی لە کامێرەکان دەدزێتەوە و ناوێ زۆر دەربکەوێت، هەمیشە خۆی دەڵێت نایەوێ پاڵەوانی شاشەکان بێت، بەڵکو دەوێت خزمەتکاری خەڵک و شار بێت. ئاوات محەممەد لە ساڵی 1982ەوە پەیوەندی با یەکێتی نیشتمانی کوردستانەوە کردووە. لە ساڵی 2000ەوە بەردەوام بەرپرسیارەتی هەبووە، بەڵام هەرگیز پۆست و کارەکانی بۆ خزمەتی خۆی بەکار نهێناوە. کەس نەیتوانیوە ڕۆژێک لە ڕۆژان تۆمەتباری بکات. دەستەی دەستپاکیش بەهۆی ئەو خزمەت و دڵسۆزیەوە سایشیان کردووە. ئێستا کاندیدی ژمارە دووی لیستی 222 یەکێتیە لە بازنەی سلێمانی بۆ پەرلەمانی عێراق. یەکێک لەو کاندیدانەیە کە چاوەڕوان دەکرێت نەک تەنها کورسی بەڵکو قەنەفەیەک بەدەست بهێنێت.